بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر ناوڕۆکی کۆبوونەوەکەی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری دەکەین کە یەکەمین کۆبوونەوەی دوای بەڕێوەچوونی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی عێراق ئەنجامدا و لە کۆبوونەوەکەدا تاوتوی ئەنجامەکان کراوەی مەقسەدە سەرەوە دەکەین چ بڕیارێک دراوە لەبارەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق سەرنج و تێبینەکانی کۆمەڵی دادگەری لەسەر هەڵبژاردنەکە چی بوون نوێنەرەکان لە بەغداد بەنیازی چییە و بە قۆناغی داهاتوو چی دەکەن لەگەڵ لایەنە ئۆپۆزیۆنەکان و لە ناو خۆی خۆشیدا کۆمەڵی دادگەری چ گۆڕانکاریەک دەکا و بۆ هەڵبژاردنەی پێشوەختیشکە وەکو ئەگەرێک باز دەکرێت کۆمەڵی دادگەری چی دەکا ئەم پرسان لەگەڵ بەڕێز دکتۆر بێستون حەمە ساڵح بەرپرسی مەکتەبی هەڵبژاردن و ئاماری کۆمەڵی دادگەری قسەی لەسەر دەکەین کاکتۆر بەخێرمێن سوپاسیان بەدەبوون دەکەین دەکەین ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری بەڕێوە چوو چۆن هەڵسەنگاندنی کرد بۆ ئەنجامەکانی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە ناویشیاندا بڵێنەوە ئەنجامەی کە کۆمەڵ بەرزسیێنە بەڵێ بەناوی خۆی بەخشندەی مێرەبان سڵاو جەنابەت سوپاس بە هاوکارانی بەڕێزت سڵاو ڕێزیش بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیان دیارە تەبیعەتی هەموو هێزی سیاسی ئەوەیە کە لە دوای هەر ڕووداوێک کە دێتە پێشی کە ممارەسەیەکی سیاسیەکە بێ هەڵسەنگاندن بکا بۆ ئەو دەرەنجامانەی بەدەستی دێت چ دەرەنجامەکان بە دڵی بێ و لە 100% وەک ئەوە بێکەوەوێت چ دەرەنجامەکانیش بە دڵی نەبێیانە و ئەنجامە چاوەڕوان کراو نەبێت بۆ ئەو ئێمە دیارە کۆمەڵی دادگەری کوردستان ئەمڕۆ بەسەر پەرشتی بەڕێز مام ساعلی باپیر و ئەنجومەنی سەرکردایەتی و بەرپرسیە و مەڵبەند و مەکتەبانەی کە تاوەکو ئێستا خۆتەزانین هێشتا تەشکیلە نەکراوەتەوە و ئەندامی سەرکردایەتی نین کۆبوونەوەیەک کرا لە شاری سلێمانی کە بە وردی باسمان لە بەڕێوەچوونی پرۆسی هەڵبژاردنەکان کرد و دەرەنجامەکانی هەڵبژاردن خرایە بەرباس و لێکۆڵینەوە و ڕاو سەرنجی ئەندامان چ لە کۆی پرسەکە و ناوچەی شپانکردن لە سەراستی مەڵبەندەکان لە سەراستی بازنەکانی هەڵبژاردن هەموویمان خستە ژێرباسی و لێکۆڵینەوە خاڵە ئیجابیەکانی خاڵە سلبیاتەکانی هۆکارەکانی چارەسەرەکان هەر یەکە و بە پێی ناوچەی دیاریکراوی خۆی خرایە ڕوو کە بێگومان ئامانجی کۆبوونەوەکە ئەوە بوو کە بزانین هەڵسەنگاندن بکەین و پلانێکی گونجاو و تۆکپەش دابنرێ بۆ ئەوەی داهاتووی کاری کۆمەڵ کات ئێمە تازە لە کۆنگرە بووینەتەوە هێشتا کۆنگرە دەرەنجامەکانی کۆنگرە کاری لەسەر نەکراوە تەشکیلاتی نوێ نەکرا بەو ئالێتە بچینەوە تەشکیلات بچینە قۆناغی نوێ کە قۆناغی بەخۆداچوونەوە قۆناغی بەرەو پێشچون و قۆلاغی هەڵسەنگاندنی ڕابردوو و سوودوەرگرتن لە خاڵە ئیجابی و باشەکان و دۆزینەوەی چارەسەر و ڕێگە چارەش بۆ ئەو خاڵانەی کە لاواز بوون یان نێگەتیڤ بوون لە خولیدا ڕابردوو کە تایە کارمان کردووە باشە باسی و دەکرێت ئەنجومەنی سەرکردایەتی پاشکشەی دەنگەکانی کۆمەڵ دەخات ئەستۆی خۆی ئەوە مانای چیە ینی بۆ نمونە بەرپرسیارەتیشی هەڵدەگرێ سەرکردایەتی کۆمەڵ بڵێن پڕیابرستانی کۆمەڵ کاک حەکیم خۆی هەموو هێزێکی سیاسی بەڕێوبەری هەیە هەر بەڕێوبەرێک بە پێی ئاستەکانی چ لە خودی بەڕێز مام ساعلی باپیر سەرۆکی کۆمەڵ بۆ ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی ئەمانە بەرپرسانی و حیزبن ئەمانە بەڕێوبەرانی و حیزبن بێگومانەمانە بمانەیە یان نەمانەیە کاری پێمان خۆش بیان پێمان ناخۆش بێ بەویستی خۆمان بیان بێویستی خۆمان بێ ئەمانەی کە کارەکەن بێگومان بەرپرسیشن بەرپرسیارەتێکە بەڵام ئەوەیە ئینسان نابێ ڕابکا لە بەرپرسیارەتی و هەمیشە خۆی بە بەرپرس بزانێ چ لە خاڵی ئیجابیەکانە گربێتە پێشەوە هەر ئەمان خاوەنێنی خاڵە سلبیەکانی ژەگربێتە پێشەوە هەر ئەم خاوەنێتی نابێ ئینسان لە کاتێکا کە ئەنجامەکانی بەدڵ بوو ئەنجامەکان لە خزمەتی بەرنامەکەی ئەوە بوو یان بە پێ و پلانی ئەو بەدەزاتە بوو ئەم خۆی پێڵ کێشەیەوە کاتێکی ژەنجامەکانی بەدڵ نەبوو بێ خۆی لێ بەبەری بکە ئەمە لە ئەدەبیاتی کۆمەڵی دادگەری کوردستان ناوەشێتەوە و ئێمە دینەکەمان ئەوەی فێر نەکردووی کە هەمیشە لە بەرپرسیارەتی ڕاکەن ئێمە بەڕێز سەرۆکی کۆمەڵی دادگەری بەڕێز مام ساعلی باپیر هەموو کاتێکەڵێ ئێمە نە لە بەرپرسیارەتی ڕاکەین نەبوو بەرپرسیارەتیش ڕاکەین یعنی نە لێی ڕاکەین نەبووی ڕاکەین ناکرێ ئێمە هەر بە ڕێزێک من کە چانسی بوونە سەرکردایەتیم نەبووە بەڵام تاوەکو ئێستا
بەرپرسی مەکتەبی هەڵبژاردن و ئاماری کۆمەڵی دادگەریم خەڵکێک لە کوێنگرەی پێشوو متوانێت بە من داوە سەرکردایەتی منی کردوێتە بەرپرسی ئەم دەستگایە بەڵێ بەرپرسم لەسەرەوەی ئەگەر بمەوێ یان نەمەوێ بەرپرسم لێ ئەو بەرپرسیارەتە. ئێمە کاک حەکیم ئێمە پێش ئەوەی بین لە بەردەمی خەڵکە بین خۆمان بدەین بخینە بەر نەشتەری خەڵکەوە ئایا بەرپرسین چەندێ بەرپرسنین ئەوانە ئێمە ئاەتێکی قورآنی پیرۆزمانەیەکە فەرمێ خوای گەورە و میهرەبانە فەرمێ وەقیفوهم ئینەهم مەسئولون. ئێمە بەم ڕۆحیەتە کارمان کردەوە بەم ڕۆحیەتیش کارەکەین لە کاری کۆمەڵی دادگەری کوردستان. دراوێسە بەرپرسیارەتی هەڵگرتن بۆ ناوخۆی کۆمەڵ پێدا چوونەوەیە تشکیلاتی نوێ چ بڕیارێک دراوە ینی ئەمڕۆ لە کۆبنەوەی سەرکردای چ بڕیارێک کە بەڕۆژیشت بەشدار بووی؟ بڵێ خۆی بە خۆدا چوونەوە ئێمە جەناب تزانی لە 1920 ئەم ساڵ کە چەند مانگێک لەمەوە پێشەکە کۆنگرەی کۆمەڵی دادگەری کوردستان بەسرا کۆنگرەوەکە بە دروشمی بە خۆدا چوونەوە بەردەوامی بوو. یعنی هەر دروشمەکەی کۆنگرە ئەوە بوو کە ئێمە بە خۆمانە ئەچینەوە و بەردەوامە بین لە چاکەکانی ڕابردوومان بە خۆمانیش ئەچینەوە بە خۆمانە لەو هەڵەوکەم و کوڕیانەیان ئەو خاڵە نێگەتیڤانەی لە پێشووەمان بووە. بێگومان بە خۆدا چوونەوە خاڵی ئەساسی گفتوگۆکان ئەتوان بڵێم محوەری سەرێکی گفتوگەکانی ئەمڕۆ بوو کە ئێمە بێ بە خۆمانە بچینەوە بە هەموو ئۆرگانەکانمانە چه ئۆرگانە سیاسیەکانمان ئۆرگانە دەعاوی و پەروەردەیەکانمان و هەروە ئۆرگانە خێرخوازی و کارە جەماوەریەکانیشمان ئەبێ پێیا بچینەوە ئەبێ بینەوە جارێکی تر دای ڕێژینەوە کە گونجاو بێ لەگەڵ کاری لەگەڵ وەزعوی سیاسی هەرێمی کوردستان لەگەڵ وەزعی کۆمەڵایەتی و هەروەها لەگەڵ بارودۆخی ئاینی و بەرەو پێش پەرەسەندنە ئاینیەکان و پەرەسەندنە کۆمەڵایەتەکان لە ناوچەکە. بێگومان بە خۆدا چوونەوە ضروری کاری هەموو گروپێکە هەموو ڕێکخراوێکی سیاسی و حیزبێکیش کە ئێمە وەکو خۆمان کۆمەڵی دادگەری کوردستان ئەمە بواری بە خۆدا چوونە. بواری بڕیاردانیش بڕیار دراوە کە تەشکیلات بە زووترین کات دەست بکرێبەوەی کە تشکیلاتی ئۆرگانەکانی کۆمەڵی دادگەری کوردستان دەست پێ بکە هەر لە دوای بەڕێز بە سەرۆکی کۆمەڵ مەکتەبی سیاسی لە زووتری کاتا مەکتەبی سیاسی بێن و کارەکانیان بخرێتەوە سەرڕێ و ڕاستەڕێ بکرێن پاشان بەرپرسی مەکتەبەکان مەڵبەندەکان ئەو ئۆرگانانەی کە پێویستەکە کۆمەڵی دادگەری کوردستان بەرپرسیان بۆ دابنێ و بەرپرسەکانیان بە جۆرێ لە جۆرەکان لە کارێکەوە بۆ کارێکی تر بەپێی داواکاری و هەلومەرجی سیاسی ئێستا گۆڕانکاریەکانی شاڵا بە زووتری کات بە ئیجابیانە دەست پێ بکات. باشە بەزووکو ئەنجامی دەنگەکانی کۆمەڵ بەڕێز بەرپرسی مەکتەبی هەڵبژاردنیش لاست چاوەڕوانی دابوو هەڵبژاردننی پێش و کۆمەڵ 64,000 ئەمجارە 49,756 لاسی چاوەڕوانی دانەبوو یاخود دیاریتان کردەوە کاری چی بوو بۆ دەنگی کۆمەڵ کەمی کرد چەند هۆکارێکەیە کاک حەکیم ئێمە ئەمڕۆ ئێمە مەکتەبی هەڵبژاردنەوە ئامار راپۆرتێکمان حازر کردووە. راپۆرتەکە چەند بەشێک لە خۆیەگرێ بەشی یەکەمی چالاکیەکانە بەشی دووەمی داتا ئامارەکانی کۆمەڵی دادگەری کوردستانە بەشی سێمی بەراوردکاری داتا ئامارەکانە بەشی چوارەمیش بریتە لە هۆکار و چارەسەرەکان. هۆکارەکان زۆرن بەشێک لە هۆکارەکان پەیوەندی بە خۆمانەوە هەیە زاتین بەشێکیشی لە دەرەوە بۆمان هاتووە هەردووچانە بێت دەسوپەنجەی لەگەڵ نەرمکەین. ئەم دەسوپەنجە نەرمکردنە لەگەڵ هۆکارەکان هەنگێڕێت بۆ ئاسانەکە ڕێگات بۆ خۆشەکە کە بگەی بە چارەسەرەکان و چارەسەرەکانیش لە ئاست گەورەی پرۆسەکە بێ. بێگومان دەنگەکانی کۆمەڵی دادگەری کوردستان نە لە چاوەڕوانی ئێمە بوو وەکو کۆمەڵ نە لە چاوەڕوانی خەڵک دەنگدەرانی کۆمەڵا بوو نە لە چاوەڕوانی بارودۆخی هەرێمی وعنی ژینگە سیاسەکەی هەرێمی کوردستان بوو لە چاوەڕوانیان نەبوو. بەڵام وەک کاتێک کە تۆ چتە بانگەشەوە لە بانگەشە کۆمەڵێک کە دەسوپەنجە نەرمەکەی کۆمەڵێک سامپڵت بۆ دێتەوە کۆمەڵێک دەتوانی وەرگری سامپڵ وەرگری کە ئایا لە چ ناوچەیەک تۆ بەهێزی لە چ ناوچەیەک بەرە و لاوازیەکی لە چ ناوچەیەک ڕەخنت لەسرە لە چ ناوچەیەک ستایی شەکرێ هەموو ئەمانە بێگومان ئێمە بە وردی دەستمان خستوتە سەری دەستنیشامان کردوون و ئەمانەی هەمووی بەرنامە و پلانی بۆ دائانین ڕەنگە کاری ئێمە لە داهاتوو بۆ ناو
سنتەری شارە گەورەکان جیاواز بێ بۆ شارەکانی بچووکتر بۆ قەزا و ناحیەکان بۆ گوندەکان بۆ گەڕ یعنی بەپێی هەموو بارودۆخەکانی ناوچەیەکانە گۆڕێ بۆیە بێگومان دەنگەکانی ئێمە لە ئاست چاوەڕوانیمان نەبوو باسی هۆکارەکان کرد بڵێن هۆکاری ناوخۆی باسی هۆکاری دەرەکیشت کرد دەتوانی بۆمان وردکەوە ینی کاک حەکیمەکاری بوو کە وەکو ناوخۆ ناوخۆ یعنی سەرەکی ترین هۆکاری ناوخۆی بریتی بوو لەوەی کە کۆمەڵ تازە لە کوانگرە بووبوویەوە تەشکیلاتی نەکردبوو ئەمە بۆ خۆی کاریگەریە ئێمە کاتێک کە لە کۆنگرە بووینەوە ڕاستەوخۆ بە چەند تا گەیشتی ناوەی کە خۆتەزانی ئێمە حیزبی کوردین لە ناو هەرێمی کوردستانە ئاژین هەموو کۆنگرەیەکی هەموو حیزبێک ئێمەش بە دەردین لە حیزبەکانی تر چەند مانگە پێش کۆنگرە چەند مانگی تۆ دوای کۆنگرە مەشغوڵە بی بە کارەکانی کۆنگرەوە کە ئێمەش بۆ نمونە لەو تازە لەو پرۆسە بوو بووینەوە ڕاستەوخۆ کەوتینە ناو بانگەشەی هەڵبژاردنەکان بۆیە بڕیاری سەرکردایەتیەوە بوو کە بە تەشکیلەی پێش کۆنگرە ڕاستەوخۆ داخڵی ناو کۆنگرە بین تۆی شەزانی کە لە پێش کۆنگرە کاتێک هەندێک گۆڕانکاریەکرێ هەندێک لە بەرپرسی وەرگان نایکاتەوە هەندێک کەس ئەوێ کارەکەی بگۆڕێ بە جۆرێ لە جۆرەکان ساردبوونەوەیە بوو بۆیە ئەمە کاریگەریە چێتوان بڵم تا ڕادەیەک بە هەبوو بە سەرکارەکانی ئێمەوە هۆکارەکانی ناوخۆیی زۆر کەم بوون هۆکارە دەرەچەکان زۆر زیاتر بوون زەقترین هۆکاری دەرەچی ئەوەیە تاوەکو ێسش کۆمەڵی دادگەری کوردستان یەکێکە لەو هێزە سیاسیانەی کە لە نەیارەکانی ئێمە هێزە ڕکابەرەکان با دروستتر بڵێن حسابێکی تایبەتی بۆکەن بۆیە هەمیشە ئەیانەوێ لە قاڵبی بدەن هەمیشە کێشەی بۆ دروستەکەن گرفتی بۆ دروستەکەن ئێمە بۆ نمونە تۆزانی لە کاتی بانگەشەی هەڵبژاردن ڕوبەڕووی چەندین گرفتی جۆراجۆر بووینەوە لە هەردوو دەڤەر لە دەڤەری زۆنی زەرد لە دەڤەری سەوز توش بووین ڕوبەڕوو بووینەوە بەشێکی توانیمان تی پەڕێنین بەشێکی نەمانتوانی بە تایبەتەوانی نەمانتوانی ڕێگریەکی یعنی زۆر نامەنتیقیانی دەسەڵات بوو لە هەندێک لە ناوچە بە تایبەت لە سنووری دەسەڵاتی زۆنی زەرد بۆیە بەڕاستی ئێمە ئەمانەوە کارگەلێک بوون کە کارەکانی ئێمەی تا ڕادەیەک سنووردار کرد بۆ نمونە ئێمە کاندیدەکانمە لە هەولێر کاندیدمان هەبووە لە سنووری بازنەی هەولێر لەلایەن ئاسایشەوە بان کراوە زەخت خراوەتە سەری کە نابێ کاندیدبی کاندیدبانە بووە خاتو چنار ئاسایشی منتیقا بانی کردووە وەرە سەرێکمان لێ بدە تۆ کاندیدی فڵانە هێزی لە کاتێکام هێزە مۆڵەت پێدراوە لەلایەن وەزارەتی ناوخۆی کوردستان لەلایەن کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕێگری لە پۆستەرەکانمان شێوێنراوە نەهێڕراوە بانگەشە بکەین بە تایبەتی لە زۆربەی منتیقەی پارێزگای دووەک لە بەشێک لە منتیقەی پارێزگای هەولێر وە لە سلێمانیش یعنی سلێمانیش وەکوڵێ شوێنێکی تەواو ژینگەیەکی ئارام و لەبار نەبووە بۆ کارەکانی ئێمە کە لێرەش فشار خراوەتە سەر ئەندامەکانمان ئەندامەکانمان تووشی چەندین دەردەسەری کراون و لەگەڵەوەی شایمە بینیمان خەڵکێکی زۆری ئێمە ڕەنگە دەنگدەر بووێ بە تایبەت لە هێزە ناوخۆ لە هێزە ئەمنیەکان و هەروە خەڵکی تری دەنگدەریش ناچار کراوە کە دەنگ بەلایەنێکی تری دەسەڵات بدا ئەمەش یەکێکە لەو ڕێگریانەی کە بە ناچاری دەنگەکانی سووداندۆ دەنگەکانی پوچەڵ کرد بەزڵی وتاری کۆمەڵ ڕوون نەبووە ڕوون بوو چی دەوێ کۆمەڵ چی بۆ خەڵک دەکات لە بەغدا کاک حەکیمەتژاردننی وەکو پێویست نەبوو بێ من ناڵم بێ ئێمە یعنی ناڵێم بێکەم و کوڕی ناڵێم هیچ لەکەیەکمان نییە نەخێر هەمانە بەڵام ئێمە ئینسانین لە کۆتایە ئینسان هەڵەشەیە کەم و کوڕیشیەیە بەڵام باشترین کەسەوەیە دام باڵە و کەم و کوڕی خۆیان بدا چونکە قورآن خوای گەورە فەرمی لە قورآنی پیرۆزە وەخێر الخەتاین تەوابوون ئەوانن کە تەوبەکەن لەوە کە ئێمەش دانمان پێدانەوە بەڵام ئێمە بڕوان ناکەم لە کوردستان هیچ هێزێکە بێ بە یعنی خیتابی بەقەدەر کۆمەڵ ڕوون و ڕاشکاو بێ کۆمەڵ هێزێکی ڕوونە ڕاشکاوە ئەجیدای کەس نییە ناچێتە ئەوەی کە لەبەر خاتری فلانی خۆش نیە لەبەر خاتری فلان ئەوی تری یعنی ئەمانە لە ئەدەبیاتی ئێمە دوورە ئەدەبیاتی ئێمە ڕوونە ڕاشکاوە هێزێکین قسەی شوێنە تاریکەکانمان مێزەکانی ژوورە تاریکەکان و سەر تەلەڤیزیۆنمان نێچێکە یعنی ڕوون ڕاشکا و ڕازگۆت ئەوەی کە ئەیڵین قەنەعەتمان پێێتی لە
وەسەتی کوردستانە بڕواناکەم ئێمە یعنی زۆر ئیشمان کردەوە ئیشی حکوومەت بووە هەندێک جار ئیشەکانی ئێمە لە حکوومەت زیاتر بووە بۆ نمونە لە کاتی قەیرانەکانی چ ناوخۆی کوردستان چ پارچەکانی تری هەرێمی کوردستان چ لە پارچەی ڕۆژهەڵات ڕۆژاوا باکوور و هەروەها لە غەزەی ستەم لێکرا و لە ئەفریقا لە هەموو ئەمانە ئێمە هاوکار بووین دەستێکی خێری باش بووین وتوانیمانە لەگەڵ خەڵکی خۆمان بین پشگیریان بین هاوکاریان بین ئەمانجیان بین لە بەرگریان لێ بکەین لەگەڵیان بچینە سەر شەقام یعنی لەوە زیاتر ڕوونی یعنی شتی ئێمە نازان چی بێ هێزێت تایسە سەرکردەکانی ناوێرێ بڕاتێ لای خەڵک بچێت بە ئاشکرا قاوەیە لەگەڵ خەڵکە چایە بخواتەوە لە ترسیەوەی کە تووشی هەزار دەردی سەری نەبێ بەڵام ئێمە لەوانش ناترسین باشە بەزوەکو بایکۆتی ئەو بڕارەی پەرلەمانی کوردستان کە بایکۆتی پەرلەمانی کوردستان کرا ئەوە زیانی لە کۆمەڵ نەدا چکە ڕەنگە دەنگدەری کۆمەڵ ئەم جارش چونکە بەرپرسانی کۆمەڵ وتیان ئەگەر ئەم جارش دیزاین کراوە بێ ناچین بۆ بەغدا زیانی لێ نەدان هەر خەڵکێک سارد ببێتەوە دەنگدەر ڕۆژ پێ بۆ لایانی دیکە خۆی بایکۆتی پەرلەمانی ئێمە ئەبووە ستایش کرینایە ئەبووە ستایش بکراینایە لەسەر ئەوەی کە هاتی مۆدیلێکینەی سیاسیمان لە کوردستانە داهێنا ئەم مۆدیلە سیاسیە تازە ئێمە کە دامانێنە ئەبوایە خەڵکانی ڕۆشنبیری ئەکادیمیست خەڵکانی سیاسی ناڕازی خەڵکانێک کە بەدەزان دەسەڵاتەوە هەزار قەیرانیان توژۆ وایە ستایش بکراینە بەڵام بەداخەوە بەڵام بەداخەوە نا بەخراب نەچکاوە بەسەرما بەڵام بەداخەوە هێزە ڕکابەرەکانی ئێمە زۆر دوور لە ئەتەچێتی سیاسی ئەتەچێتی هەڵبژاردن ئەتەچێتی دینی هەر ئەتەچێتی ناوەنی زۆر دوور لەمانە هاتن ئەمەیان لەسەر ئێمە بە سلبی لە لای دەنگ دەرباس کرد بەڵێ خەڵکی هێزی ئۆپۆزیسیۆن هێزی دەسەڵات چووەتە ماڵی خەڵکی ئێمە دەنگدەری ئێمە کەسایەتی نزیکی ئێمە کە کاکە دەنگ بەدەن بە کۆمەڵ ناچێتە پەرلەمان دەنگەکەت بۆ فلانە لایەن بۆ فیسارە لایەنە با دوایی بۆیە بەڕاستی ئەمە یعنی دوورە لە هەموو ئەتەچێتێک ئێمە لە یعنی بانگەشەی هەڵبژاردن کاک حەکیم ماوەیەکی زەمەنی دیاریکراوە بە سەریعی ئەڕوا ئەبێتە ڕابردوو بەڵام ئەی تۆ بەیانی لەگەڵ من تەعامولەکەی دوو بەیانی سێ بەیانی کۆمەڵ ئەبێ هێزێکە حساب بۆ کراوە ئەبێ بێت سەردانی لەگەڵی بی بۆ بەغدا چی بکەی بۆ هەرێم چی بکەی ڕای بۆ چوونی وەربگری بە تایبەتی بۆ چوونی کەسێکی وەک سەرۆکی کۆمەڵ کە کاریگەری هێجگار گەورەی هەیە لە نەخشی سیاسی هەرێمی کوردستانە بۆیە بەڕاستی ئەمانە ئەبێ ئاگامان لێ بێ هەموو شتێک نەکەینە قوربانیەوەی کە چەند ڕۆژێک تێپەڕێنین لە پێناو چەند دەنگێکە ئێمە بایکۆتی پەرلەمانمان کرد باشە پەرلەمان کووە پەرلەمانی کوردستان کووە پەرلەمانی کوردستان چی کرد پەرلەمانی کوردستان کاک حەکیم یەک شتی هەبووە یەک شت بارگرانەیەکی زیادەی لەسەر یعنی پەرلەمانتارەکان نەک پەرلەمان خۆی بارگرانێکی زیادەیان خستە سەر خەڵکی هەرێمی کوردستان هەرێکیان بە چەند ملیۆنێکی مانگانە زەربی 8 مانگیکە وەریان گرت و با خەڵیان بەبێەوەی هیچ بکەن بەبێەوەی هیچ جێپەنجەیەکیان دیار بێ بۆیە بەڕاستی ئایا پەرلەمانی کوردستان تا ئێستا بەکوێ گەیشتووە کە ئێستا باز لەوە کرێبانەوەنا هەندێک وەکو کارتی فشارەیان حقیقەتە ئاڵێ کاکە بە هەڵبژاردن لەوانێت دەست بین بۆ هەڵبژاردن بکرێتەوە لە کاتێکە سەرۆکی کۆماڵ لە هەژدەیدا لە بانگەشەی سلێمانی ڕایگەیان بابین هەڵبژاردی کوردستان دووبارە بکەینەوە کۆمەڵەگەر قازم دەکات هەڵبژاردن ئامادەیە بۆ هەڵبژاردننی ئێمە کۆمەڵی دادگەری کوردستان هیچ کاتێک لە یەکەم ساتی هاتنە خوارەوەی دوایی ڕاپەڕین کە ئەو کاتە بەرەی کوردستانی و بزوتنەوەی ئیسلامیە بوو و دوایی لە 2005 کە ئێمە تەنیا هێز بووین هەموو هێزە سیاسی کوردیەکان پێکەوە بوون بۆ پەرلەمانی کوردستان و بۆ پەرلەمانی بەغایش ئێمە بووین بە تەنیا ئۆپۆزیسیۆن بووین هیچ کاتێک بەرژەوەندی خۆمان لە پێش بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستانەوە دانە ناوە بە پێچەوانەوە ئێمە هەمیشە ویستومانە خەڵکی هەرێمی کوردستان ئەو خەڵکە بێ کە سوودمەند بێ لە سامانی کوردستان مافی پارێزراو بێ کەسێک بێ ئازادیەکانی نەخرێت لە قاڵب نەدرێت چونکە خواجە لە جەلالی و ئینسانەکانی بە ئازاد خەڵق کردووە ئینسانەکانی بە جۆرێک گێناوە کە پێویستە ممارەسەی ژیانی خۆی بکە
و ژیانی ئاسایی خۆی لە دنیا تێپەڕێنێ بۆ کەس نییە بێت ئازادیەکانی کەسی تر بخاتە ژێر پرسیارەوە یان بخاتە تەسکی کاتەوە بەزمۆسم بۆ هەڵوشانی پێشوەختە ئەگەر بکرێتەوە ئێستا بەرەزوتە ساڵێکە پەرلەمان نەکەوتۆتە سەر پێ جارێ پێکێنانی حکوومەت تێرێم نادیارە ئەگەر هەڵبژاردن دووبارە بکرێتەوە هەڵبژاری پەرلەمانی کوردستان کەوتی یەکەم کەس سەرۆکی کۆمەڵ و باسی کرد کۆمەڵ ئامادەیە وازانشی لێ دەکە کاک حەکیم ئێمە ئامادەیە یعنی خەڵکێک لەوانەی ساو بە ئێمە بفرۆشێتەوە کاکە ئێوە دەنگەکانتانەوە تا لە عێراقەرەوەیە کە بای سێ کورسیە ڕەنگە یعنی هەیە لەوانەیە خۆی بە شرۆڤەکار بزانێت و بێ ئەمە بە ئێمە بفرۆشێتەوە لە کاتێکە ئێمە ینی هەموو دنیا بە بەرچاوی هەموو دنیاوە پار سەلماندمان کە هەڵبژاردننی کوردستان یەک دنیا ساختەکاری تێدا بوو یەک دنیا کاری تیاکرا کە دش بوو بە تەنها بە بڕیارەکانی کۆمسیۆنیش بۆیە بەڕاستی ناچمەوە سەرەوەی پارەوەی پار دیارە بەڵێ کۆمەڵ هێزێکی سیاسیە بدەست و پەنجەی نەرمە لەگەڵ ئەوەی کە چۆن لەگەڵ ڕووداوە سیاسەکان خۆی بگونجێنێ کاری لە سەر بکە ئێمە ئەگەر زەرەرکەین یا قازانجکەین لەگەڵەوەی نەڵبژاردە بکرێتەوە لەگەڵەوەی پەرلەمانێکی تەواو تازە لە کوردستان دروست بێ واقعی دەراویشتەی دەنگدەرانی کوردستان بێ نەک ئیرادەی دەنگدەرانی کوردستان ڕاستەقینە دیار بێ لە کوردستان بەڵام ئەو ئێمە پێمانەوەی پار ئیرادەی ڕاستەقینە نییە سندوقەکانی دەنگدان ئەنجامەکان تعبیر نییە لە ڕای خەڵکی کوردستان ئەوەی کە دەراتووە لە سنووقەکان لە ئەنجامەکان ئەوە نییە کە خەڵک دەنگی پێدا خەڵی بوو لە سنە بەغدا مادام دەنگەکانتان کەمترە کۆمەڵ دەچێتە بەغدا گرنگە لەوێ بێ یاخود تێبینیتان نەبووم جار لەسەر حەجیب ئێمە هیچ پرۆسەیەک بەبێت تێبینی تێناپەڕێ هیچ پرۆسەیەکی هەڵبژاردن بەو گەورەی و گرنگجیی کە هەیە تێناپەڕێ بەڵام هەندێک شتێ زەق و دیارە و ڕێژەکەی تێی پەڕاندووە لە حاڵەتەوە بووەتە دیار دەکە ئەوەی پارێکە بەو جۆرە بوو ئێسەیش ئێمە بۆ نمونە تحقیقمان کردووە ئێسەی ژەندێ حاڵەتەیە کە لە هەڵبژاردننی ئەم جاریش کە جێی تێبینیە جێی گووانە جێی قسە و پرسیارە کە ئەوە لە کاتی خۆیان لە شوێنی خۆیان بۆ جیەتی تایبەتی خۆی باسیەکەین بۆیە بەڕاستی بەڵێ کۆمەڵ ئەچێتە بەغدا کە ئەم ڕێژ لە ڕاگەاندراوێ انجمەنی سەرکردایەتی نوێنەرەکەی کۆمەڵ ڕاست پێراوە کە هەماهەنگی بکات لەگەڵ هێزەکانی دەرەوەی دەسەڵات دەرەوەی یەکێتی و پارتی بۆی بتوانین بە شێوازێکی باش کە خزمەت بێ بە هەرێمی کوردستان بە خەڵکی ناڕازی کوردستان لە بەغدا بتوانین یعنی بەو ئاراستەیە کار بکەین کە بچێتە خزمەت خەڵکی کوردستان بچێتە خزمەت مافەکانی خەڵکی کوردستان و مافی خەڵکی کوردستان پارێزراوێت بەس درنگ نییە بۆ هەمانگیە یاخود کۆمەڵ هۆکارە بۆ پێش هەڵبژاردن نەکرا خۆت ڕەنگە شارەزایەکی باش تێ هەڵبژاردن ئەگەر پێش هەڵبژاردن کراوێ کورسەکانی ئۆپۆزیسیۆن ئێستا لە بری 13 کورسی زیاتر دەبوو کورسەکانی کۆمەڵ زیاتر دەبوو کورسەکانی یەگرتوو زیاتر دەبوو بۆ هەمانگیە نەکرا ئەوەمان چەندین جار جواب داوەتەوە من پێم خۆشە ینی خۆزگەی سامۆ لایەنەکانی ناڕاز ئەوەی کە دەسەڵات نیە ئۆپۆزیسیۆنە هەمومان بەیەکەوە بووینایە بۆ ئەوەی کە هەمومان بمان قسەمان کردایە کە چێ هۆکار بوو بۆ ئەوەی کە نەبێ بەڕاستی یەکێک لەو ئەتوان بڵم لەو زەربە گەورانەی کە درا لەوەی کە کورسی ئۆپۆزیسیۆن کەم بێویستە دەسەڵات خۆی پێڵکێشە یەک ئەو پەرتەوازایی ئۆپۆزیسیۆن بوو کە ئێمە لە کاتی خۆی کارمان بۆ کرد تەنانەت ئێمە لۆگۆی ئەوەشماندانا لۆگۆکەی شیلای من هەیە کە دامان ناکە ئێمە پێکەوە بین ناوەکان چەند ناوێکمان تەرەح کرد پەیڕەوەکەیمان نووسی کارنامە سیاسەکەیمان نووسی هەمووی حازرە و لە لای ئێمە پارێزراوە بەڵام کاتێک ئێمە نەمانتوانی 5 حیزب پێکەوە بین ئەمانتوانی 4 نەکرا ویسمان 3 بێ نەکرا وتمان با دویش بێر نەکرا لە کۆتایە بە تەنیا ماینەوە لە کۆتایە بە تەنیا ماینەوە کە بە تەنیا بمێنیتەوەی تر خۆتۆ ناچاری کە بە تەنیا مێنیتەوە تۆیش بڕێی ممارەسی خۆت بکەی بەڵام کورسی زیاتر دەبووە بەڵێ بە دڵنیایی کورسەکان زیاترگۆیە لە ژۆندی هاوپەیمانەتیە بە دڵنیایی یعنی سانتلیگۆی ئەموارکراوی 1.7 لە بەرژەوەندی ئەوەیە تا تۆ بتانی دەنگی زیاتر بێنی تا تۆ ژماری دەنگەکانە زیاتر بێ بێگومانە توانی لە کێبڕچێکە باشتر دەستکەوتتەبێەوە دەستکەوتەکان زیاترە بن لەوەی کە بەو جۆرە بێ بۆ منە ئێمە لە سلێمانی چەند دەنگمان
هەبوایە کورسی دووەممانێنا لە هەولێر یەکگرت و چەندەنی کەمی هەبوایە کورسێکی تریێنا بۆ نمونە لە کەرکووک لە دووەک لە هەموم شوێنانە توانرا کورسی پێ بەدەست بێنێ بەڵانی کەمەگەر کۆمەڵ یەکگرتوو بێ کۆبان لە هەولێر کورسێکی تریان دەبدوایە لە سلێمانیش کورسێکی تریان بەدڵنیایی لە دووچیش یعنی لە دوو تۆزان چۆنە کاک حەکیم کاتێک پێکەوەی ڕەنگە کۆمەڵێک دەنگدەر نایە دەنگ بدا بە تۆ بە یەک ڕەنگە بە پێکەوەی بێت دەنگت پێ بدا کە ئەمەش یعنی هەندێک دەنگدەر کە ئێمە دەمی تاقیەکەینەوەڵێ ئێوە تا جیابن ئێمە دەنگتان پێ نادێن ڕەنگە خۆ ئێمە ئێستا لە کەرکک پێکەوە بووین ئێمە برایانی یەگرتووی لیستی مەشخەڵی کەرککمان دروست کرد بەڵێ بۆ ئەنجومەنی پارێزگاکان لە 12/2023 تا ڕادەیەکی باشتوانیمان ڕێژەدەنگێک بەدەست بێنین نزیک بە 6,000 یعنی جێی دڵخۆشی خەڵک بوو لەگەڵەوەی نەگەیشتی بە کورسی بەس لیستەکە جێی دڵخۆشی خەڵکانی موسڵمان خەڵکانی دیندار بوو لەوێ ئەکرا ئەو ئەزمونە بێنینەوە کوردستانی ژەکرا بۆ پەرلەمانی کوردستان بۆ پەرلەمانی عێراق ممارەسەمان کردە بەڵام دیارە خۆتەزانی ڕەنگە بارودۆخی کوردستان جیاوازتر بێ لە بارودۆخی کەرکک جیاوازتر بێ لە مووسڵ هەولێر ڕە سلێمانی لە دووەک ئەوە پەیوەندی بەشێکی بە بارودۆخەوەیە کە لە ئێستا کاتێوە نییە بێن یەک باسیەوانە بکەین کە بۆچیەوە نەکرا بەڵام ئێسش دەرفەتێکە لە بەردەستمانە ئەتوانین ممارەسەی کەین ڕاستە من یەکمەیە برادران 4 و 3 و 5یانێ بەڵام لە کۆتاییە پێویستە ئێمە کورسیەکان هەمووی بکەینەی هەمومان بتوانین پێکەوە هەمومان خزمەتی پێ باشە بەس ئەمڕۆ کە کۆبنەوەی سەرکردایەتی بوو مامۆستا ئەحمەد حازیڕەشی ڕاست پێدراوە هەماهەنگی بکات لەگەڵ لایەنەکانی بڵین ئۆپۆزیسیۆن هەماهەنگی کەس بۆ بەغدا لە پێناو موچەیە شای سەدارەیەکانە دروستکردنی بەرەیەکی ناڕازی هاوشێوەی ئەوەی کە پێشتر گروپی هیوا هەبوو دروستکردنی بڵین بلۆکە کە دژێ سەڵات بۆچی بوو یعنی ئەم دەست پێشخەری کۆمەڵ هەموو ئەگەرێک کراوەیە لە بەردەمی ئێمە بەڕێز مامۆستا ئەحمەد بە مانجی لەگەڵن مەکتەبی سیاسی و جەنابی مامۆستا ئەڕۆنە ناو ئەو گفتوگوانەیان ئەو کارە و بەشەی کە کاری لەسەرەکرێ بۆیە هەموو ئەگەرێک کراوەیە بەڵام هەر ئەگەرێک کە جێبەجێبێ پێویستە خزمەت بێ بەو خەڵکە ناڕازی کە دەنگی بەم لایەنانەدا دیارەم خەڵکەی کە ناڕازی بووە دەنگدەری ئەم لایەنانە ناڕازی لەو دەسەڵاتەوە ئەو دەسەڵاتە ئەوەیە کە هەموو ماف و شایستە دارایەکان هی ئەم وڵاتەی قۆرخ کردووە بۆ خۆی هاتووە هەرێمی کوردستانی لە حاڵەتێکی سیاسی بەهێزەوە هێناوەتە حاڵەتێکی سیاسی لاواز نیوەی خاچی هەرێمی کوردستانی لە دەست داوە یعنی کۆمەڵێکی زۆر قەیران هەیە کە دەسەڵات بەسەرە وڵاتایە ناوێتی و هێزەکانی ئۆپۆزیسیۆنیش کە ئەرچیانە یعنی ئەرچیانە کە بێن مافی دەنگدەرەکانیان بجێڕنەوە بەلای کەمی و خزمەت بە دەنگدەرەکانیان و خەڵکی تری هەرێمی کوردستانیش کە من پێم وایە زۆرینەی هەرە زۆری ئەوانەی کە دەنگیان بەم دوو هێزە دەسەڵاتدارە داوە ئەگەر بەیانی ئەمانە چەک و پارەیان لە دەست نەمێنێ بە تایبەت دەسەڵاتیان نەمێنێ کەمێکی ئەبنە کەمینە لە کوردستانە یعنی ئەم دوو هێزە بەڵێ ئەبنە کەمینە ئەم دوو هێزە دوو کورسیناوە لە سلێمان بەڵێ یەکێتیش لە هەولێر سێ لە دووەگیکێتی کورسینێناوە لە دەنگەکانی هەڵەبجەی کاک حەکیم ئەم دوو هێزە دەنگەکانی دووەک حەقیقیە بۆ یەکێتی نیشتیوانی کوردستان دەنگەکانی هەڵەبجەیش حەقیقی بۆ پارتی دیموکراتی کوردستان کە هیچی لە هێزەکانی لەگەڵ ئەوە ویستم باسیەوە بکەم لەگەڵ ئەوەش ئەم دوو هێزە بە بۆنەی دەسەڵاتەکەیان و هەریەکەیان لە ناوچەیەکدا باڵادەستە کۆمەڵێکی زۆر موچەخۆری لە ناوچەی دەسەڵاتی ئەو داناوە و هەروە ئەویش لە ناوچەی دەسەڵاتی ئەم لەگەڵ ئەوەش هێشتا دەنگەکانیان زۆر بە کەمی جیاوازیەیە لەگەڵ هێزەکانی ترە و هەندێک جار هێزەوە پۆسیۆنەکان دەنگەکانیان لەوان زیاترە بێ لەو ناوچانە بۆیە بەڕاستی ئەم دوو هێزە ئەو خەڵکیش کە دەنگی داوابەوان بەشێکی زۆری ناچاریە و ترساندنیەتی لە هەندێک حاڵەت کە پێویستی نەکرد دەسەڵات ئەو کارتانە بەکاربێنێ کە خەڵکی ناچارکە دەنگی پێبە بۆیە گرنگە لەسەر ئەو گروپەی کە دروسە بێ بار ناوێک بار ناونیشانێک پێویستە ئاڕاستەکەی ئەوە بێ ڕوو لە خەڵک بێ ڕوو لە بەرژەوەندەکانی خەڵک بێ و بەرژەوەندەکانی خەڵک لە لای ببێتە خاڵی ئەساسی بۆ ئەوەی کە بتوانێت لەگەڵ هێزە سیاسیەکانی عێراقیە گفتوگۆی لێ بکاوە لە پەرلەمانی عێراق بەرگری بکالەوەی کە ماف و شایستەکانی خەڵکی کوردستان بدەستە بەر بکات. بەڵێ
بەس وەکو پەرلەمانی کوردستان بڵێن هیچ بەرای نەدەر لە کۆبوونەوەی ئەمڕۆ چکندێک ڕاگەیاندن وا بڵێن کۆمەڵ بچێتەوە پەرلەمانی کوردستان هیچ بڕیارێک نییە بۆ ئەوە نەگەر بڕیار هەر باسیش هەر باسیش نەبوو یعنی ئێمە ئەتوان بڵێن بە جۆرێ لە جۆرەکان ڕاستە لەوانەیە لەم لەولایە کە قسەیەکە بێ بەڵام ئەو بابەتە پێم وا بێڵای کۆمەڵی دادگەری کۆتایی هاتووە بە بڕای من کۆتایی هاتووە ئێمە لە پێش کۆنگرێش ئەو ڕاپرسی لە ناو ئەندامانی کۆمەڵا کراوە بۆ ئەوەی پێشەوەی پێی بچینە کۆنگرە زۆرینەیەکی ڕا لەگەڵەوە بۆ کۆمەڵ ئەو بەردەوام بێ لەسەر بڕیاری بایکۆت چونکە بڕیاری بایکۆت بڕیارێک بۆ سەرکردایەتی پێشوو پێش کۆنگرە و بڕیاری داوە ئەو دەرەنجامانی خوێندوێتەوە وەگەیشتوێتە ئەو حەقیقەت و واقعی کە پێویستە پەرلەمانی کوردستان نەچێتە ناوێ ئێساش هەرچەند ئێمە هێزی سیاسین ڕەنگە هەموو وەزعێک لە کوردستان بێتە ئاراوە ئەم وەزعە تۆ پێویستەکە بێیت ئەگەرەکان جارێکی تری عادە بکەیتەوە بەڵام ئەوەی کە بین و ئێسا ئەم بابەتە بوو بێتە بابەتێکی گەرمی ناو کۆبوونەوەکانی ئێمە و خەڵکێک تەواوی ترەوەی کە باسەکرێ کۆمەڵێک لای بووەتەوە بچێتەوە پەرلەمان شتیوانە بووە و ئەمڕۆ نەک هەر بڕیار نەدراوە هەر باسیشی نەکراوە باش بینی سەر دەنگی پوچەڵ لە کوردستان بۆچیم جارە بەوە چوونی بەڕێزت ئەوەندە زۆر بوو نزیکەی 290,000 دەنگی پۆچەڵ هەنی ئەو کارەکەی بۆچی دەگەڕێتەوە پەیوەندی بێ خەڵک ینی باش لە وەرەقەکەی نەزانی بێ یاخود هۆکاری دیکەیە کاک حەکیم دەنگی پوچەڵ عادەتەن خۆی دوو جۆر یعنی دەنگی پوچەڵ جۆرێکی ئەساسیمانەیە ڕەنگە هەندێکیش هەڵە و کەم و کۆڕی تێدا بێ هەڵە و کەم و کۆڕیەکان ژمارەکەی ئەم جارە کەمترە لە جاری پێشوو هەڵە و کەم و کوڕەکان زیاتر بوو لە پوچەڵی حەقیقی بەڵام پوچەڵی حەقیقیم جارە زۆر زیاتر بوو لەوەی کە یعنی هۆکارەکەیشی تەنیا یەک شتەوەیە دەنگدەر ناچارەکرێ دەنگ بدا بەلایەنێکی دیاریکراو وێنەی بگرێ بینێرێتەوە بۆ ئەو کەسەی کە ڕای سپاردووە کە ئەمە بەڕاستی هیچ یاسایەک تەبەنی ئەمە ناکا کە تۆ پێوی دەنگدەر ناچارکەی دەنگ بدا بە هێزێکی سیاسی دیاریکراو وە لە دوایش بێت پێت بڵێتەوە کەەوە دەنگمدا ئەمە بەشێکی زۆری بووە ئەتوات چ لە کوردستان چ لە عێراق بە تایبەت لە کوردستان باسکەم ئەمانە دەنگدەری هێزە سیاسەکانی غیری دەسەڵات بوون بە تایبەت ئێمە ژمارەیەکی زۆر چ لە دەنگدەری تایبەت چ لە دەنگدانی گشتیش خەڵکێکی زۆرە بووە داوای لێبوردنی لە کاندیدەکانی ئێمە کردووە لە خەڵکی ئێمە کردووە لە بانگە شەکارەکانمان کە بەداخەوە نەمتوانی دەنگتان پێ بدەم لەبەرەوەی ناچار کرام ڕسمی بگرم ڕسمم گرت بۆ ئەو دوایش مۆرێکی ترم لێدا ڕەنگە مۆرەکەی بۆ ئەوەی دڵی خۆی یعنی دڵی خۆی ئەوە بۆ مۆرەکەی لێدابێ بۆ ئێمە لێدرابێ بۆ لیستی کۆمەڵ 285 بۆیە بەڕاستی بوونی پوچەڵ ئەسڵەن یعنی ژمارەیەکی زۆر کەمی ناڕازی تەواوە لە هەمووی بەشێکی ئەوی تری ژمارە زۆرەکەی بریتێلەوەی کە ناچارەکرێت کە ئەمە بەداخەوە یعنی ئەم دوێزە دەسەبەن بۆ ئەوەیش یعنی خەڵکی ناچارەکەن ئیلا سلێمانی 137,000 لە هەولێر 116,000 لە دووەکیش بڕێکە بڵێ فعلا ناڵێم ژمارەکەی زیاترە لە 200,000 بەرەو 300,000 ڕوا لە کوردستان بە هەر سێ بازنەکە کە ئەمە بەڕاستی جگە لەوە هیچ پاساوێکی تەڵ ناگرێت کە خەڵکی ناچارەکرێ بە هەر جۆرێ بێ دەنگ بدا بە دەسەڵاتە بۆیە ئەویش بە ناچاری دەنگەکەی خۆیان سووتێنێ بۆ ئەوەی نەچێتە ژێرباری ئەوەی کە دەنگدا بۆ دەسەڵاتە کە هیچ قەنەعاتێکی پێینێ کە هیچ بڕواایەکی پێینەوە هیچ جیوایەکی لەسەر هەڵنەچنیوە کە بتوانێت کارێکی بۆ بکات بەس خەڵکێکی زۆریش بایکۆتیان نەکردوە کاکتۆر چکە سەیرم کرد 3,883,000 کەس مافی دەنگدانیان هەبوو بەڵام 3,068,000 کاتی بایۆمەتری کردووە هێنەگە لەکەوەی گشتەوەی مافی دەنگدانیان هەیە پارتی 850,000 هێناوەیەکەتی نزیکەی 360,000 نێباردووکیان دەوروبەری لە 130 کۆی دەنگ دەرانێنەوە نەبوونەتە زۆرینەوەی خەڵکێکی زۆر بایکۆتی کردووە بە پێیاماری کۆمیسیۆن 2,161,000 کەس دەنگی داوە تقریبا لە 155 ئەگەر کۆی ئەوانە لێ بدەینەوە کە بایۆمەتریشیان نەکردووە کاک حەکیم خۆی بایۆمەتری ئەو کەسێک ڕاستە دەنگدەرە تەمەنی یاسایی دەنگدانی گەیشتێتە تەمەنی دەنگدان بەڵام کاتێک کە ناچێت بایۆمەتری بکە ئەمە پێی ناوترێ بایکۆت پێی ئەمە هیچ مافێکی نییە کە بتوانێت دەنگ بدا ئەمە لە لەو ڕۆی کە بۆ نمونە کاک حەکیم کەسێک پێویستە کە بیەوێت دەنگ بدا
پێویستە کارتێکی بایۆمێتری دەنگدانی هەبێت ئەما کە نەچووە ئەوە بەشێکێتی ئەمەیان با هەر لەو حسابە دەرکەین بەڵام لەمەی تریش کە بایۆمێتری کردووە کە 3 ملیۆن و کەسرێکە 68,000 خەڵکە لە کوردستان لەمەش ئێمە لە 155 بۆ 56 خەڵکی دەنگی داوە یعنی لەمەشا خەڵکێکی زۆر بایکۆتی کردووە بێگومان بایکۆت گەورەترین دیاری بوو بۆ پارتیوێکێتی ئێمە پێش هەڵبژارنیش ڕامانگەیان بەڕێزان ئەوانەی کە بایکۆتەکەن تۆ کە بایکۆتەکەی واتە بایکۆتی لایەنە ناڕازیەکانی دەرەوە یەکێتی پارتیەکەی چونکە کاک حەکیم ئەگەر بین لە بایکۆت کە لە 45 خەڵ دەنگدەرانی هەرێمی کوردستانن پێنجەکەی ئەندام و دەنگدەری لە ئەو دوێزە نین یعنی لە 105ەکەی بەلای کەمیەکەی ئەگەر پێنجی لە 140 دەنگدەری غەیری ئەو دوێزن واتە ئەگەر لە 140 خەڵک دەنگی بایەتەوە بەو بە هێزەکانی غەیری یەکێتی جگە لە پارتیوێکێتی ئەو کاتە دنگی هێزەکانی ناڕازی زۆر زیاتریە کرد و یانتوانی گۆڕانکاری گەورە بکە بەڵام ئەم بایکۆتە گەورەترین خەڵاتێکی گەورە و گرانبەها بوو خەڵکی بایکۆت ئەوانەی کە بایکۆتیان کردیان بە پارتیوێکێتی و پیاوتن فەرموو ئێمە هاوکاری ئێوەین لەسەر کورسیەکەتان بەردەوام بن دەنگتان دلێر بێ و بچنە بەغدا و لەوێ مافۆ ئیمتیازات بۆ خۆتان وەرگرن ئێمە ژەگەر بۆڵە بۆڵێکمان کرد ئەوە زۆر گوێی بەدەنێ باشە وەکو دوا پرسیارشم باسی بە خۆداچنەوە بەس ئێستا ئەوەی کە ئەندام لایەنگرە دەنگدەری کۆمەڵە چاوەڕێوەیە کۆمەڵ بە خۆراچنەوەیەکی جدی بکە ئەمڕۆ ئەو بڕیارە درا بە خۆداچنەوەیەک بکرێ بە خۆناغی داهاتوو چونکە خەڵکێکی زۆر قوربانی داوە لە پێشمەرگەی دێرین لە کەسوکاری شەیدان بۆم حیزبە بۆم حاڵەتە ئیسلامیەکە بێتە بەرهەم کاک حەکیم ئێمە کۆمەڵی دادگەری کوردستان شانازی زۆربان هەیە یەکێک لە شانازەکان خەباتی شاخمانە یەکێکی تر لە شانازەکانمان بوونی یعنی ژمارەیەکی زۆر شەهیدی ئەم کاروانەیە کە گیانی خۆیان بەخشی بەم کاروانە و ئیشاڵام شەیدانە هەریەکەیان خی گەورە میهرەبان بە فیردەوسی عەلا پاداشتی کردوونەتەوە و سەرمایەیەکی گەورەمانەیە بریتێ لە کەسوکاری شەیدان و مناڵانی شەیدان خێزان و دایک و باوک و خوشک و براوی شەیدان کە ئەمانە هەمیشە سەرمایەکی گەورەن پاڵپشتێکی بەهێزی بکاری ئێمن بۆیە ئێمە شانازی بەمانەوەکەین و دەستی یەک بەیەکی ئاماچەکەین یعنی لێیان ممنونین هەمیشە خۆمان بە قەرزارباری ئەمانە ئەزانین وە پێشمەرگەی دێرین کە لە خەباتی شاخا بوون و چەکی شەرەفی بەرگریان کردەشانیان وان لە کاتێکە ڕاپەڕین دژی ستەمکارترین ڕژێمی سەرزەوی کە لەو کاتە یعنی هەموو هێزە سیاسی کوردیەکان یەکدەنگ بوون لەوەی کە چوونە دەرەوەی خەڵکی موسڵمان و بوونە پێشمەرگی خەڵکی موسڵمان گەورەترین هێزی بە شۆڕشی کوردی بەخشی بۆیە ئێمە ئەمانە شانازی ئەمن چ شەیدان چ پێشمەرگەی دێرین چ پێشمەرگەی دوای ڕاپەڕین چ ئەوانەی بە خوێنی خۆیان بە عارەقی خۆیان بە قوربانیدان بەرگریان لەم کارە کرد ئەوەی کە ئێستا هەمانە بەرگری بەرهەمی خەبات و قوربانیدانی ئەو ئازیزانەیە کە لێرەوە من چاوی یەک بێ چاماچەکەم دەستی ماندوو نەبوویانە کوشم داوا لە خی گەورە میرەبانەکەم پاداشتیان باتەوە بەڵێن بەدەنگتەرانتان دەدەن کە ئیشی باش بکرێت لە بەغدا نوێنەر ئێمە بەڵێن بەخوای گەورە بەڵێن پێش دەنگدەر بەخوای گەورە دەین کە خیانەت ناکەین درۆ ناکەین لەگەڵەوەی کە بۆ دەنگدەری خۆمان باس کرد لە کاتی بانگشی هەڵبژاردن و داوا لە دەنگدەرانەکەین بەڵێنیان پێ نادەین داوایان لێەکەین با چاوێکی تیژ بن چاودێرێکی زۆر باش بن لەسەر نوێنەرەکەی ئێمە لەکوێ بەڵێنێکی جێبەجێ نەکرد بێن ئاگادارمانکەنەوە کە نوێنەرەکەی ئێوە لەگەڵ فڵانە بەڵێنی ئێوە ڕازگۆ نەبوو ئەو کاتە ئێمە داوای لێبوردن لە دەنگدەرانەکەین نەک بەڵێ بە چونکە ئێمە بەڵێن بێ بەخوای گەورە ڕازگۆ بین داوا لە خەڵکەکەین بێن دەستبار بگرن لەگەڵمان ئەو نوێنەرەی کە ئێمە هەمان بووە پێشتر و ئێسش کە بەرگری کار بووە با بۆمان زیادکەن بۆ ئەوی بتوانین زیاتر و باشتر بەرگریان لێ بکەین. سپاس دەکەین بەڕێز دکتۆر بێسم حەمە ساڵح بەرپرسی مەکتەبی هەڵبژاردن ئاماری کۆمەڵ یادگەریمان سپاس ببینێرانی بەڕێز سپاس باوکاران خواتان لەگەڵ.